هێژایە دکتۆر چێواز حەسەن ڕاوێژکارێ پەرلەمانی کوردستان زۆر بەخێربێ زۆر سپاس دەکەم بۆ ئەو کاتە ئێستا ئەگەر بڵێن یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەستی پێکرد ئیتر کاندیداکان سوێندیان خارد بوون بە پەرلەمانتەر قۆناغی دواتر چی دەبێ ئایا کۆبوونەوەکە بەکراوەیی دەمینێ یانیش بەردەوامی دەبێ فەرقیان چییە لو یاسایی و ناسایی بێ یعنی بە پێ بڕیاری دادگای فیدرال سەرەتا سپاسان دەکەم پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کە دامەزراوەیەکی نەتەوەیی دەستکەوتێکی مێژوویی 100 ساڵ خەباتی گەلی کووردە کە ئەمڕۆ لە خولی شەشەمیدا دەلالەتە لەسەر بەردەوامبوونی دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە بەویستی هاوڵاتیانی کوردستان بەردەوام دەبێت ئەوە جێگای دڵخۆشیە مایەی خۆشحاڵی هەموو کوردێکە و سەرکەوتنی دیموکراسیە لە هەرێمی کوردستان و بەردەوامبوونیەتی بەنسبەت ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ دوو ئەرکی سەرەکی هەیە کە کۆبوونەوەی دەستپێکە ئەویژەوەیە کە ئەو کاندیدانەی دەنگی تەواویان بەدەستهێناوە بۆیە ببنە ئەندامی پەرلەمان سوێن دەخۆن ئەو کاتە دەبنە ئەندامی پەرلەمانی کوردستان دووهەمین نیشان بۆی پەرلەمانی کوردستان بکەوێتە کار و بکەوێتە سەر ڕێچکەی تەواوەتی ئیشەکانی خۆی دەبێت دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ مەسەلەی دانیشتنەکان دانیشتنی کراوە بە پێی بڕیاری دادگای فیدرالی بە ناپەسند و نادەستوری داناوە دەبێت هەرچی زووە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ بۆ ئەوەی کە دامەزراوە دەستوریەکان بەردەوامیە لێرە ئەمەگەر ئەم دانیشتنەش تەواو بێت مانای ئەوە نییە کە ئیتر پەرلەمانی کوردستان کە نەیتوانی لەم دانیشتنەدا دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێت ئەوە کۆتایی دێت و تووشی فەراغێکی یاسایی دەبین بەڵکو دەتوانێت کۆبوونەوەیەکی دیکە ببەستێ و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ چونکە دەبێت ئەوەش بزانین کە لە ڕووی واقعی و لە ڕووی عملیەوە گرنگە کە دەستەی سەرۆکایەتی بە زۆرینە 50 زائیدیەکی دەنگی پەرلەمانتاران بێت و چونکە ئەو دەستەیە سیاسەتی تەشریعیەکەی بەڕێوەبردننی پەرلەمانەکە دەکات بۆیە کارێکی گرنگیشە کە پێویستە جێگای متمانە و جێگای ڕەزامەندی زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان بێت ئەو بەتەمەندترینەی ئەوڕووکە کۆبوونەوەکە بەڕێوە دەبات دەبێتە سەرۆکی پەرلەمانیانیش دەبێتە بەڕێوە بەر ینی سەرۆکی کاتی سەرۆکی کاتیە سەرۆکی تەمەنە بەس تەنها کارەکەی ئەوەیە کە دوای ئەوەی خۆی سوێن دەخوات دەبێت ئەندامی پەرلەمان دەرگا دەکاتەوە با بڵێن بۆ سوێن خواردنی ئەندامەکانی دیکەش و ئەوانش دەبنە ئەندامی پەرلەمان و بەردەوام دەبێت هەتاوەکو دەستەیەکی سەرۆکایەتی هەڵدەبژێرێ جێگای ئەو دەگرنەوە کە ئەویش پێویستە خۆی لە دانیشتنی یەکەم بێگە لە دانیشتنی یەکەمیش نەبێت ئەو دانیشتنە دەکرێت بەخرێت دانیشتێکی دیکە ساز بکرێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی دیتنی ئەم ڕۆژە لەوانەیە بۆ زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان وەکو خەونێک بێ جەنابەت دیتت یعنی بە کێشمەکێشی قوڵی سیاسی هەرێمی کوردستان تێپەڕی یعنی ساڵێک و بەقەدەر 6 مانگێکە خەڵکی هەرێمی کوردستان زۆر بێهیوا بوو لە هەڵبژاردن لە دانیشتنی پەرلەمان لە ئێستاوەش پرسیارگەرێکی زۆر هەن دەڵێن ئایا کۆ حکوومەت پێک دێ ئایا ئەم لایەنە سیاسیانەی کە لە بانگەشە یەک دنیا قسەیان کرد بە دژی یەکتر و بانگەشیان کرد ئایا هیچ ئاسوویەک هەیە ئەمانە ڕێک بکەون و حکوومەتێک پێک بینن بەڵێ دڵنیاییەوە لەبەرەوەی کە من متەفائیلم بە فکر و هیزری هێزە سیاسەکانی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئێمە 6 خولی پەرلەمانمان کردووە و 9 کابینەی حکوومەتیشمان پێکهێناوە کە ئەمەدەیەن کابینە دەبێت و هەرێمی کوردستان هەر بەردەوام بووە و توانێتی دەستکەوتی هەبێ لە هەرێمێکی دیفاکتۆ ببێتە هەرێمێکی دەستوری کە هەموویشی بە هێز و توانای بە پاڵپشت بە هێز و توانای هاوڵاتیانی کوردستان و بە فکر و هزری سەرکردایەتی سیاسی کوردستان بۆ بۆیە من پێم وایە ئەمڕۆ تەرکیزی سەرەکیمان لەسەر ئەوە بێت کە ئێمە توانیمان هەڵبژاردن بکەین و سەرکەوتوو بووین کوردستان سەرکەوتوو بوو لە ئەنجامدانی هەڵبژاردن و ئێستا پەرلەمانێک لەمڕۆ دەست بەکار قۆناغێکی نوێیە و ئەو پەرلەمانەش دەتوانێت وەکو هەموو پەرلەمانەکانی دیکەی پێشووی خۆشی وەکو هەموو پەرلەمانەکانی دیکەی گەلانیش حکوومەتی خۆشی پێک بهێنێت و تەحەدیاتەکانی کە دێتە بەردەمی چ لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی چ لە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم چ لە هەڵبژاردننی هەیە ئەو پەرلەمانتەرە لە قۆناغی یەکەم 4 تەحەدی هەیە یەکەم هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانکاوەش بە سوێن خواردنی ئەوە ڕۆیشت بڵێن ئەوە ڕۆیشت دڵیمان تەحەدی دواتر
کە ئەمڕۆ سوێندیان خارد دەتوانین بڵێن ئەرکی دواتر هەڵبژاردننی نەک بە تەحەدی تەماشان دەکەین هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە پاشان هەڵبژاردننی سەرۆکی هەرێم پاشان ڕاستپاردنی کەسێکە بۆ پێکێنانی حکومەت و پاشان دەنگدان و متمانەدانە بە حکومەت بۆ ئەوەی و پاشان پرۆسەی تەشریعی خۆی دەکات پرۆژەی چاودێری خۆی دەکات. گرنگترین ئەو یاسانەی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان دەبێت پەسەند بکرێن چی؟ دەمێنێتەوە سەر ئەو پرۆژە و پلانەکانی پەرلەمان دەمێنێتەوە سەر ئەو پرۆژە و ئەو ڕوئیایی کە کوتلەکانی ناو پەرلەمان پێیانە بە چ ڕوئیایەکەوە هاتوون بە چ هەدەفێکەوە هاتوون چ وعدێکیان بە دەنگدەری خۆی داوە و ئەولەویەتی دەنگدەرەکانی ئێمە چییە؟ ببوورە فەرمو ئەوەکە بخوپاکە بەڵێ کاتە ئێمە لێرە باسی ئەولەویەتی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین. ئەولەویەتی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان بە بڕوای من ئەوەیە کە بە پشتیوانی هێزە سیاسیەکان و هاوڵاتیان بتوانێت دەستورێک بۆ هەرێمی کوردستان دابێت. دەستور بەڵێ چونکە ئێمە هەتاوەکو ئەگەر دەستورێکمان هەبێت ئەوە دەتوانین بڵێن تەنانەت پەرلەمانیش لە زۆر کێشە و بێشەی پێشوو کە لە ناو پەرلەماندا دەبواە یەکلا بکرێتەوە بۆ دەستورە بەدەنگی هاوڵاتان یەکلا دەبێتەوە بۆ نمونە سەرۆکی هەرێم لەکوێ هەڵبژێردرێ بۆ نمونە ماوەی دیاریکردنی مەسەلەن خولەکانی پەرلەمان کەی دەبێت هەڵبژاردن بکرێت و ئەنجام بدرێت و هەموو ئەو یعنی دەسەڵاتەکان چێ بەرپرسە لە چی و کارەکانی چۆنە ئەمە گرنگێکی زۆری هەیە و لە هەمان کاتیشدا ناسنامەیەکە بۆ قەوارەی هەرێمی کوردستان هەرچەندە ئێمە ئێستا کۆمەڵێک یاسای سروش دەستوریمان هەیە وتوانیمانن لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا کاری هەرێمی کوردستانی پێ بکەین بەڵام بێگومان یەکێکە بێگومان یەکێکە لە خاڵە گرنگەکان و پەرلەمانیش لە زۆر کێشە و بێشەی ناو پەرلەمان و لە زۆر خاڵی کە دەبێتە نقاش و کار دەکاتە سەر کاری پەرلەمانەکان دەسەڵاتەکان ئەرکەکان پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان هەمووی بە پێ دەستورێک دیاری دەکرێت. ئەم پەرلەمانە دەتوانێت ئەم دەستورە لە بۆ هەرێمی کوردستان پەسەندکەوە چەند ساڵێکە چەند خۆڵێکە دێ و داڕوا لە بینی ئەمە بە ئیرادەی سیاسەکان بەتەنیا بە پەرلەمان نییە بە ئیرادەی هێزە سیاسیەکان دەکرێت و هەروەها ئامادەی هاوڵاتیان و داواکاریان و لە هەمان کاتیشدا پەرلەمانیش بگومان بە چالاکانە بێتەنە ئەو خاڵەوە بیکاتە ئەولەویەتی خۆی. بەڵێ ئێمە ئەگەر لێرەوە بین باسی ڕۆڵی پەرلەمان بکەین لە چاودێریکردنی ئەرکەکانی حکوومەت لە خۆڵانی ڕابردوو کوبووە چاوەڕێ و پێشبینی دەکەن ئەم خۆڵا کوبێت. بێگومان ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر خولەکانی سەرەتا دەتوانین بڵێن ئەرکی چاودێریکردن بەو بەهێزێ نەبوو وەکو لە خولی پێنجەمدا هەبوو لە خولی پێنجەم یعنی ئەوەی کە جێگای دڵخۆشیە کە کاتێک کێروی چاودێریکردن تەماشا دەکەین لە خولی یەکەم و بۆ پێنجەم سیر دەکەین کە کێروەکە بەرز دەبێتەوە پێنجەم باشتر بڵێ پێنجەم لە چوارەم لە سێم و هاکەزا ئەمەش دەلالەتە لەسەر ئەوەی کە ئێمە لە پرۆسی دیموکراسیدا بەرەو قوڵبوونەوە و بەرەو ممارەسەکردنێکی دروست دەچین لەبەر ئەوەی کە یەکەمیان دەتوانین بڵێن ئەوەش تەنزیم دەکرێت یعنی کە تۆ تەجروبەت کرد ئێمە گەلێکین بە درێژایی مێژووی خۆمان لانی کەم لەو 400 ساڵی ڕابردوو لەژێر دەسەڵاتی دەوڵەتانی دیکەدا بووین یعنی حکومڕانیکردن تازەیە لانی کەم لە 150 ساڵی ڕابردوودا ئەم 30 ساڵی ڕابردوو کە حکومڕانی خۆمانمان کردووە ئەوەکەی دیکە قەتع بووە و حکومڕانی کوردی نەبووە لەژێر دەستە بووین ئەمە هەمووی وا دەکات کە ئەم حکومڕانیە تەجروبە بکات فێر ببێت بەرەو پێش بچێت و بتوانێت معایرەکانی دیموکراسی لە خۆیدا بەهێز بکات بۆیە یعنی من ئەمەلم هەیە مەسەڵەن خۆلی شەشەم لە ڕووی چاودێری و باشتریش بێ لە خۆلی پێنجەم لەوانەیە بەڵام لە خۆڵی پێنجەم ئەزمونێکی ترمان بینی لە کوردستان کە یەکەم جار بوو سەرۆکی حکوومەت و ئەوەندە وەزیر بێن لە هۆڵی پەرلەمانی کوردستانە دابنیشن و وەڵامی پرسیارەکان بدەنەوە ئەمە شتێکی نوێ بوو لە هەرێمی کوردستان تەماع دەکەین لە خۆلی شەشەم باشتریش بێت و بێگومان ینی یەکێک لە خاڵەگەشتەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەو پەیوەندیە بەهێزە بوو کە لەگەڵ حکومەت هەیبوو و حکومەت هەمیشە ئامادە بوو کە بێتە ناو قاعی پەرلەمانەوە و وەڵامی پرسیارەکان بداتەوە بە شەو دەمانەوە و بە هەزاران پرسیار وەڵامی دراوەتەوە و
وەکو بڵێ تەفاهم و لێ تێگەیشتنێکی باشە بووە ئەمەش پراکتیزەکردنە دەموکراسیە ئەمە بێگومان تەمامان هەیە لە خۆلی شەشەم باشتریش بێ و زیاتریش بێ و پەرلەمان بتوانێت ئەکتیڤتریش بێ لەو خاڵەدا بەڵام لە چاودێریکردنی ئەرکەکانی حکوومەت کەواتە دەتانین بڵێن خۆڵی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەکتیڤتر و چالاکتر بووە لە خۆڵانی پێشووترە لەوانەیە پەیوەندیشی هەبوو بێ بە کابینەوە بۆ کابینەوە مش ئامادەیە بەخودی سەرک وەزیرانەوە ئامادەیەکی تێدا بووە بە شکڵێکی بەردەوام کە هەر وەزیرێک هەر کاتێک کە پەرلەمان داوا بکات ئامادە بن بۆ ئەوەی کە بەدواداچوون بکرێت بۆ کارەکانی حکوومەت یعنی چەپڵە بەدەستێک لێ نادرێ هەردوو لە هەم ئەوانش ئەکتیڤۆن هەم ئەوانش ئیستیجابەیەکی باشیان هەبووە و تەماع دەکرێت کە ئەمە بە شکڵێکی بەردەوام بێت پێش ئێستا میوانێکی ترم هەبوو وەبزانام دکتور فوعاد بوو وەکو بەرپرسی سەنتەری توێژینەوە لە پەرلەمانی کوردستانە گوتی نێزیک بە سەدانوەتی کاندیدە دەرچووەکان ئەزمونیان نییە پێشتر یان یەکەم جارە بێنە ئەم پەرلەمانە ببینن هۆڵەکە ببینن یەکەم جارە ببنە پەرلەمانتە ئایا ئەمە هیچ کێشەیەک لە بوو دەرچوواندنی یاساکان لە بوو پەسەندکردنی دەستور لە بوو وەکە جەنابی سەرۆک بارزانانی بەیوتووە یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هەرێم یەک هێزی پێشمەرگە هیچ کێشەیەک دروستەکە کە ئەمانە ئەزمونێکی ئەوتویان نییە ئەوانەی کە ئەزمونیان نیە لەوانە ئەزمونی پەرلەمانتاریان نەبێ بەس ئەزمونی سیاسیان هەیە دوای ئەوە حیزبەکانیان بەڵام بەشێکیان ئەویشیان نییە دەت حیزبەکانیان دەتوانن پاڵپشتیان بکەن و ئەو ئەزمونیان بۆ قەرەبوو بکەنەوە بە خەڵکی شارەزا و بە بڵین بەڕاوێشکردن لەگەڵ ناوەندی سیاسی حیزبەکانی خۆی و ئێمەش خۆشحاڵیەوە یعنی لە پەرلەمانیش ستافێکی ڕاوێشکاری باشمان هەیە کە دەتوانن لە ناو لیژنەکاندا کار لەگەڵ لیژنەکان دەکەن دەتوانن ینی بەرچاوڕوونیەکیان بدەنێ و یعنی ئەزمموی ناو پەرلەمان خۆی لە ماوەی 30 ساڵی ڕابردوو 6 خۆلدا ئەزممویەکی باشە توانیوێتی یعنی بڵێن دەتوانێت دوای ئەوەش ئێمە دەتوانین بڵێن کە ئەو ئەزمموی کە پێویستە لە ماوەی 6 مانگی یەکەمدا بەدەست دەهێنرێت و ئیتر 3 ساڵ و نیش دەمێنێتەوە بۆی کە عەتا هەبێت و بۆی کە دەستکەوتە بێت لەو بارەشەوە دەتوانم بڵێم ئەوە کێشەی هەموو دیموکراسیەتێکە نەکەری هەرێمی کوردستان یعنی کە تۆ ناتوانیت فەرزکەی کە هەمیشە ئەندام پەرلەمانەکان هەڵبژێردرێنەوە باش دکتۆر شێواز حتا لە وەزارەتەکانی ژوهایە یعنی تەماشا دەکەی 4 ساڵ وەزیرێک دەبێت یاخود زووتریش دەبێت گەر وەزارەتەکە زوو هەڵوەشێتەوە دەبێت وەزیرێکی دیکە دێت هەتاوەکو دەزانێت و هەتاوەکو دەکەوێتە سەرسکەی خۆی لەوانەیە ئەوش نەمێنێت بۆی ئەوە کێشەی دیموکراسیەتیشە باشە دکتۆر شێواز با بەبینەرەکانمان بڵێن لە بەرچی کوبوونەوەی پەرلەمانی کوردستان هەندێک تاخیر بووە لە کاتی خۆی کە دەست نیشانکرەوە خەریکە ساعتێک لە سەریدا تێدەپڕێ ئەو کاتێک کە دیاری کراوە اینجا خەڵک دەپرسێ دەڵێ لو لە بەرچی یعنی ئەو کۆبوونەوە نەکراوە لەبەر ئەوەی پەرلەمانی کوردستان پەرلەمانتەرەکان میوانیان هەیە ئەوڕۆکە یعنی زیاتر لە نوێنەر و سەرکۆنسۆلی 23 وڵات ئەوروکە میوانی پەرلەمانی کوردستانن بۆ ئەوەی چاودێری یەکەم کۆبوونەوەی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان بکەن ئەوانیش وەکو ڕێزگرتنێک لە بۆ ئەوانە چاوەڕێیان کرد هەتا هەمویان یەکە بە یەکە بگەن شوێنیان دەست نیشان بکرێت دانیشن گوێ لە تەرجمە بگرن اینجا یەکەم کۆبوونی پەرلەمانی کوردستانی خۆڵی شەشەم دەستی پێدەکە کەواتە هیچ گرفتێک نییە نیسابی یاسایی نییە هەر چاوەڕێن لەم خۆڵەکانە کۆبوونەوەکە دەستی پێ بکە دکتۆر شێواز دەمەوێت بگەڕێمەوە بوو تاریخ هەرچەندە لەوانێ ئەو کات من زۆریش منداڵ بووم کاتی سەرهەلدان چونکە خۆم لە سەردان لە دایک بوومە نازانم بەڵام ئەوەی کە دەبینم و دەبیستم دەخوێنم یعنی وەکو میوانێکی بێگانە دانیال میتران وەکو دایکی کوردان لە دانیشتنی پەرلەمانی کوردستان وەکو یەکەم میوانی بێگانە هاتبوو دانیشتبووە بزانم وەنی ئەگە غەڵەت نەبوو وەکو یەکەم میوان نازانم بەڵام یعنی ئامادە بووە کە دەنگی داوە دەتوانم بڵێم وەکو دایکێکی کوردی بێگانە بەڵێ بەڵام ئێستا کە تەماشا بکەین زیاتر لە 20 سەرقۆنسڵ و نوێنەری وڵاتان لێرە میوانن چاودێری یەکەم کۆمبوونی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەن ئەمە دەکرێت چ پەیامێک بێ بۆ هەرێمی کوردستان پەیامی ئەوەیە کە ئەم پەرلەمانە یەکەمیان سیمبوڵی نەتەوەیەکە واخی خەباتی نەتەوەیەکە کە لە پەیوەندی نێودەوڵەتی و لەسەر ئاسی نێودەوڵەتیدا قورسایی و سەنگینی خۆی هەیە و پشتیوانی خۆی هەیە و پەیوەندی و عیلاقاتی خۆی هەیە و هیوا و ئاواتیشی لەسەر هەڵسنراوە لەلایەن حتا وەکو وڵاتانی بیانی و دەرەوە کە ئەم پەرلەمانە بتوانێت با بڵین
بە ئەرکەکانی خۆی هەستێت و بەردەوام بێت ئەمە یەکێکە لە پەیامەکان جێگای دڵخۆشیە لە هەمان کاتیشدا لایەنێکی ئەوەیە ئەرکێکی گەورەیە لەسەرشانی هەموو پەرلەمانتارەکان و لەسەرشانی هێزە سیاسەکان کە ڕێزی ئەو پەرلەمانە و ئەو پێگەیە بگرن بۆ ئەوی کە بتوانێت هەمیشە لە ئاست ئەو تەوەقعاتی بەدەست نهاتووە یەکەم بە ئاسانی بەدەست نهاتوە دومیشان لە ئاستی تەوەقعاتی نێودەوڵەتی دابێت بۆ ئەو پەرلەمانە چونکە ئەوە تەسیری خەباتی گەلێک دەکا کە ئەم گەلە یەکێکە لە گەلە گەورەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست یعنی چی لە گەلانی دیکەی گەلێکی بێدەوڵەت بەڵێ بەڵام چی لە گەلەکانی دیکەی وەکو تورک و عەرەب و فارس کەمتر نییە کە چوار نەتەوەی گەورن لەگەڵ کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی جوغرافیەوە بەڵام لە ڕووی معنەویە ئەگەر تەماشا بکەین جگەلەمە مەسەلەن تەماشا بکە مەسەلەن کوردی باکوور هەیە ڕۆژهەڵات هەیە ڕۆژ ئاوا هەیە ئەمەتە کوردی باشووریش هەیە کە خوددان ستاتویەکە هەرێمەکە فیدراڵە بە پێی دەستوری عێراق پەرلەمانمان ئەوەتە حکوومەت سەرۆکاتی هەرێمی کوردستان هێزێکی پێشمەرگە هەرچەندیشی گرتو نەبێ بەڵام هێزی پێشمەرگەمان هەیە ئەمە هێزێکی گەورە بە کوردانی پارچەکانی دی کوردستان دەدا ئەوان دڵیان زۆر بەمە خۆشە هەرچەند لە لایەک و لایەکی تر دژایەتیش بکرێ بەڵام ئەگەر شکلێکی عام بڵێن هەمویان شانازی پێوە دەکەن دەڵێن مەسەلەن کوردی باشوور کاتی سەرهەلدان بووە و بوونە خەوانی ئەو هەموو دەستکەفتانە کوردی باشوور 4 ملیۆنیان تێنە پەڕاندووە ئەو هەموو دەستکەفتیان بەدەست هاتووە جێی شانازی و دەستخوشیە و هەتا ئەو پەڕی دنیای باسی بکەی کەمە بوو پاراستنی ئەو دەستکەوتانە پەرلەمانی کوردستان هێزە سیاسیەکان دەتوانن چۆن ڕۆڵ بگێڕن بەتەنیا ئەرکی پەرلەمانی کوردستانی ئەم دەستکەوت و ئەزمونە با بڵین بپارێزە دەبێت هێزە سیاسیەکان و ڕای گشتی و حتاوەکو کوردانی هەر پارتی کوردستان دەبێت ئاکار ئاسانی بکەن بۆ پەرلەمانی کوردستان کە بتوانێت بەردەوامی بە ئەرکی خۆی هەستێت و دەبێت یەک تێگەیشتن هەبێت و لە موقعیەتی ئەم پەرلەمانە لە گرنگی ئەو پەرلەمانە لە ئەرکەکانی ئەو پەرلەمانە بە هەموو لایەک هاریکاری و وەکو بڵێ ئاسانکاری بۆ بکرێت کە پەرلەمانی کوردستان بتوانێت بەرنامەکانی خۆی یاوە خود بەڵێن ئەرکەکانی خۆی بە شکڵێکی وەها جێبەجێ بکات کە هەمیشە وەکو مەشخەڵێک بمێنێتەوە وەکو ڕوونایکیەک بمێنێتەوە یعنی هەموو کوردێک هەم ئیلهامی دێوەربگرێت هەم وەکو بڵێ دڵخۆشی پێ ببەخشێت ئەمە بەتەنها ئەرکی ئەو سەد ئەندام پەرلەمانە نییە کە لە ژوورەوەیە ئەرکی منیشە ئەرکی تۆشە ئەرکی ڕاگەاندنەکانە ئەرکی هێزە سیاسەکانە لە هەر چوار پەرچەی کوردستان نەکە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بۆیە ئەمە ئەرکێکی نەتەوایەتی گشتیە دوای پرۆسەی ئازادی عێراق ڕۆژی قورسمان دیتووە لە هەرێمی کوردستان ئەگەر بڵێم هاتنی داعش زۆر قورس و شوکێنەر بوو ئەوەندە قوربانی هێزی پێشمەرگە و بەرخۆدان و بگرە و بەردە و بەتەنێ بووین و کەسمان لەگەڵ نەبوو دواتر هاوپەیمانان هاتن ئەو بەسەری خۆ جگە لە قەیرانە یەک لە دوایەکەکانی کە ئابووری بوونە بەسەر هەرێمی کوردستانە هاتوون دوای بە تایبەت ئۆکتۆبەری ساڵی 2017 کە نیوەی خاکی کوردستانمانە دەستدا تا ئەو تەجروبە تاڵانە دووبارە نەبنەوە لە هەرێمی کوردستان چەندە گرنگە لانە سیاسیەکان یەکگرتوو بن یانیش بە دیوێکی ترەوە بڵێم حکوومەتێکی بەهێز و یەکگرت و گشتگیرمان هەبێ لە بوو پاراستنی هەرێمی کوردستان لەو مەترسیانەی کە دروست بوون پێشووتر جەنابی سەرۆک بارزانانی هەم لە ڕاگەاندنی لە هەڵمەتی هەڵبژاردنەکان و هەم لە دوای ئەوە چەند جار تەکیدی لەسەر سێ بنەمای سەرەکی کردەوە کە دەتوانێت ببێتە وەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت یەکەمیان یەک پەرلەمان و یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگە یعنی پێزێکی پێشمەرگەی یەکگرتومان هەبێ بەتەکید مەبەستی جەنابیان چییە لێرە ئەوەیە کە ئێمە دەبێت هەموو جیاوازەکانمان بهێنن ناو قاعی پەرلەمانەوە و بتوانین بە ڕێگەیەکی یاسایی و دەستوری ئەم جیاوازیانەمان تەفاعول پێ بکەین و بگەینە نەتیجە نەوەکو هەر یەکەمان لە شوێنی خۆیەوە بە ڕێگای خۆی و با بڵێن بە پەیوەندی خۆی و بە میزاجی خۆی و بە بەرژەوەندی خۆی هەڵس و کەوت بکات ئێرە شوێنی ئەوەیە کە هەموو هاوڵاتیانی کوردستان دەنگیان پێداوە شەرعیەتێکی دیموکراسی هەیە و ڕای گشتی لە پشتە و با بڵێن ناوەندی بڕیاردانی گەلی کووردە لە لانی کەم لە باشوور لە هەرێمی کوردستان بە پێی دەستور بۆیە دەبێت هەموو جیاوازەکان بهێنینەوە ئێرە هەموو گفتوگۆکان بخێنەوە ئێرە و لێرە چارەسەری هەموو خلافەکانمان بکەین و بە یەک بڕیار دەرچین کە حکوومەتێکیشمان هەبێت هەمومان پشتیوانی بکەن بۆیە ئەو بڕیارانە جێبەجێ بکات و یەک هێزی پێشمەرگەشمان هەبێت کە بتوانێت دیفاع و داکۆکی لەم سیمبوڵە و لە هەموو دامەزراوەکانمان و
لە هەموو بەرژەوەندیەکان و لەگەلی کوردستان. گەلێک سپاس دکتۆر شێواز حەسەن ڕەوشکارێ پەرلەمانی کوردستان زۆر سپاس دەکەم لەبەوە کاتە زۆر سپاس.